جا برز احسان شمری سروک سنترا حزب سیاسی لعراق فشوی که راستخو لسر به مجارد دتگل مدابیتن جناب دکتور احسان تو بخیراتی سپاس بو بجاری کنات د کردستان 24 دا دست به که تیروانینا جناب هوا بزانی سبارت به سردانا سرک وزیر مسعود بارزانی شبو بغداد کو سردانا کا دروژیه یعنی تا چند سردانا کا گرنگو چارنوی سازه جبو آواکرنا پیوندیان یا مشن داهاتویا پیوندیان دنا برا حولی رو بغدایه شكرا على الاستضافه. انا اعتقد زۆر سپاس بۆ میوانداریکردنمان پێم سەردانێکی گرنگە چونکە سەردانێک دوای چەند ڕۆژێکە لە پێدانی متمانە بە حکوومەتی بەڕێز عەلی زەیدی گومان لەوەدانە ئەمەش بۆ خۆی نیشانەی ئەوەیە ئەم سەردانە سەردانی شتەڤانیە بۆ سەرۆکوەزیرانی ئێستا عەلی زەیدی و بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی هەنگاوێکی ئەرێنی ناوە. سەردانەکە بە دیدی من گرنگە بەر لە هەموو شتێک چونکە سەرۆکوەزیران مەسرور بارزانی پێی وایە ئەم حکوومەتە نوێیە دەتوانێت معاملەی لەگەڵدا بکرێت بە شێوەیەکی ئەرێنی و دەکرێت لە ڕێگەی ئەم جۆرە سەردانانەوە بە تایبەتی ئەم سەردانەی ئێستا ڕەوتە سەرەکیەکان دیاری بکرێن لە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا. بە دیوێکی دیکە گرنگەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەم سەردانە بە دیدگای من نەخشە ڕێگای دۆسیە هەڵبەسێدراوەکان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ دادەنێت بە تایبەتی کە حکوومەتی ڕابردووی عێراق نەیتوانی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکە. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە زیانێکی زۆر گەورە بە پەیوەندی نێوان حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان و هەولێر بکات. سەرباری ئەمەش من وای دەبینم ئامانجێکی ئەم سەردانە کە بەڕێز مەسرور بارزانی بەو ئاراستەیە کاری کردووە و بەو ناونیشانە هەوڵ دراوە کە لەسەر تەواوی ئاستەکان هەماهەنگی هەبێت نەک تەنیا لەسەر ئاستی دۆسیە هەڵبەسێردراوەکان ئەو کێشانەی کە لە حکوومەتەیەک لە دوایەکەکانی ڕابردوو کەڵەکەون بەڵکو بەڕێز مەسرور بارزانی باش لە ئاڵنگاریەکانی داهاتوو بۆ عێراق تێدەگات دەزانێت کە لەو دۆخی ئێستا لەسەر ئاستی هەرێمی هەیە چمە ترسێک لە بەردەم عێراقدایە بۆیە من پێم وانییە بەڕاستی بەڕێز زەیدی یاخود بەڕێز زەیدیش بە هەمان شێوە زۆر بە گرنگیەوە لەو قورساییەی مەسرور کەسایەتی مەسرور بارزانی تێدەگا و لە ڕوانینی ئەو تێدەگا چونکە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەمیشە لەگەڵ ئەوەدا بووە کە هەرێمی کوردستان لایەنێکی متمانە پێکراوی وڵاتانی دەرەوە بێت. ئەمەش بۆ خۆی دەکرێت لە بەرژەوەندی عەلی زەیدیدا بێت و دەکرێت لە بەرژەوەندی حکوومەتی عەلی زەیدیدا بێت. بەڵێ سەردانەکە ئامانجی هەندێک دۆسیەی نێوخۆییە بەڵام من لەگەڵەوەشدا پێم وایە لەم سەردانەدا هەنگاوە سێرەتاییەکانی بنیادنانی متمانە دیاری دەکرێن. زۆر باشە. جەنابی دکتۆر هەمیشە ئاخفتنێکاتە هەیە دەبێژی و شکستنا هەرێمی بواتەیە شکستنا پرۆسەیە سیاسیە عێراقی دەهێتن. یعنی پێویستە هەمیشە عێراق هەوڵ دەت هەرێمی بەهێز بکەتن ji بۆ وێ چەندێ عێراق یا بەهێز بیتن ئەوە یەک ژە ئاخفتنێن جەنابێتەیە ji 2003 ینی حکوومەتên یەک li dîf yekên Iraqê heta niha ینی بەحسی حکوومەتە عەلی زەیدی nakein تەبەریە حکوومەتە عەلی زەیدی هەمیشە هەوڵ دایە و کێشێن di navbera Hewlêr û Bexdayê mezintir bikin hewla biçûkirina herêma Kurdistanê hatiye dan. Ev çûna Serokvezîr Mesûd Barzanî ji bo Bexdayê encamdana kombonan digel hemû serkirdeyên siyasî berpirsên Iraqê serokê hikûmet serokê Parlemanê encûmena dadwerî yani vekirina lapereyekî nû niye ji bo vê êkê ku herêma Kurdistanê bihêz bikin ji bo vê çendê Iraq jî bihêz bibîtin.
أنا أتفق معك يعني من أن من هاورام لەگەڵ تۆ صفحة جديدة دەبێ بابەتێکە بەو شێوازەش بێت هەڵدانەوەی خطوة لاپەڕەیەکی تكون نوێ منفصلة عن هەنگاوەکە طريقة لحكومة إقليم دانەبڕێنراوە كل حكومة لەو تشكل بابەتەی کە فيها فيها ئاماژەتان إرادات پێکرد الاتحادية. هەر حکوومەتێک كانت لە هناك فیدرال خطوات پێکات بێت تقدم بها هەنگاوگەلێک هەبوون حكومات کە إقليم كردستان وقد تكون دژایەتێک هەبوو بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام ئێستا حکوومەتی نوێی عراق و حکوومەتی بەڕێز مەسرور بارزانیش هەمیشە هەوڵی داوە کێشەکان چارەسەر بکە بە میتۆدی لاپەڕەی نوێ و دەستدرێژکردن بۆ ئاشتەوایی مامەڵەیان کردووە کەواتە ئیرادەیەکی سیاسی هەیە من باسی حکوومەتەکانی ڕابردوو ناکەم بەڵکو ئیرادەیەکی سیاسی لە بەغدا هەبووە و هەیە کە ڕێگر بووە لەوەی کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێت من پێم وایە ئەم سەردانە هەوڵێکە لەلایەن بەڵێ سەرۆکوەزیران مەسرور بارزانیەوە بۆ ئەوەی نەخشەڕێگایەک دابنێ ژینگەیەک بسازێنێ ژینگەیەکی سیاسی نوێ تا جارێکی دیکە ئەم شتانە دووبارە نەبنەوە ئامانج ئەوەیە جارێکی دیکە ئەو ڕێکارانە لەلایەن کۆمەڵێک ئیرادەی سیاسیەوە بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێن سەربارێک گرنگی کۆبوونەوەی نێوان سەرۆک وەزیرانی عراق عەلی زەیدی و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانێ من پێم وایە سەردانەکە گرنگیەکی دیکەی لەوەیدایە کە کاغەزێکی ڕێککەوتن بکرێت دوور لەم ڕێککەوتن و ئیرادە سیاسیانە ئەو ئاماژەی ئێوە وروژاندتان من دەمەوێت ئەوە بڵێم سەردانەکانی بەڕێز مەسرور بارزانی لە ماوەی 2 ڕۆژدا لەگەڵ سەرکردە سیاسیەکان هیچ گومانی تێدا نییە دەرخەری نیازپاکی هەرێمی کوردستانە بۆ پێویستی بێزکردنی پەیوەندەکان و ژینگەیەکی لەبار بۆ نێوان هەردوو لە بەڕێز مەسرور بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان نایەنەوێت جارێکی دیکە بگەڕێنەوە خاڵی ناکۆکیەکان بۆیە هەمیشە لەگەڵ لێک تێگەیشتندان لەگەڵ ڕێککەوتندان لەگەڵ حکوومەتی فیدرالی تەنانەت لەگەڵ هێزە سیاسەکانیش نەک تەنیا لایەنە شیعەکان بەڵکو لەگەڵ هێزە سونیەکانیش بە هەمان شێوە تەواوی پێکاتەکان ئەمەش دەرخەری نیازپاکی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی گرژی ناکۆکیەکان سەر نەخرێن بەڵکو ئەو ئیرادە سیاسیەش سەر نەخرێت یاخود پشتیوانی نەکرێت کە دژی ئەم بابەت باشە دکتۆر نها سەرۆکوەزیر مەسرور بارزانی پرۆژەیەکی نابەغدایە بناوێ پرۆژەیە ڕووناکی کو ئەف پرۆژەیە دەمەکە لە هەرێما کوردستانی دەست پێکیرێ و سەرکەفتنەکە باش ئانیە ینی زیاترش 1970 خەڵکی هەرێما کوردستانی نەها بووینە خودانێ کەهرەبا 24 ساعتی ئیتر ئەف پرۆژەیە ئینایە بەغدایە ji بۆ vê çendê ku alîkariya Bexdayê bikin yan alîkariya hikûmeta Elî Zeydî bikin ku Sûdê ji vê ezmûna pêşkevtî Herêma Kurdistanê werbigirin îtir hikûmeta Elî Zeydî ji qeyrana mezina kehrebayê xurtar bikin. Ev pêşniyare yan înana vî projeyê yan alîkarîkirina Herêma Kurdistanê ji bo hikûmeta Elî Zeydî çi biryareka siyasî li pişt e. Aya ev mitmanesaziyê durust diketin ji bo karkirin pêk ve digel hikûmeta Iraqê û nehêlana kêşeyan? ئەزمموی هەرێمی کوردستان لەسەر ئام و ئاستێک ئەزممونێکی سەرکەوتووە تۆ سەیری پێشکەوتنی هەرێمی کوردستان و پەرسەندنی ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستان بکە چی پەیوەستە بە خزمەتگوزاریەکان بە هەمان شێوە پرۆژەی ڕووناکی لە بواری وزەی کارەبایی و لە بواری و وارەکانی دیکە وەکو نەوت و چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان بە مەبەستی دەرێنانی نەوت بەرەمێنان لە وزەدا ئەم ئەزممونانە بە هەموو شوێک تۆ دەتوانانی پێ بڵێ ئەزمونێکی سەرکەوتوو بۆیە هێنانی ئەم ئەزممونانە لەم ئان و ساتەدا بە دیاریکراوی لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێ پەیامێکە لەلایەن مەسرور بارزانیەوە بۆ سەرۆکوەزیرانی فیدراڵ عەلی زەیدی بەوەی کە هەماهەنگی و هاوکاری دەبێت دیارترین سیمای قۆناغی داهاتوو بێت ئەمە بە دیوێ
بە دیوێکی دیکە هەولێر زۆر باش لەوە تێگەیشتووە ئەگەر بتوانێت ئەزمموی پرۆژەی ڕووناکی بگوازێتەوە بۆ بەغدا لایەنەکان لەو هەڵانە دەگەڕێنەوە کە حکوومەتەکانی ڕابردوو لە عراق تێیکەوتون بۆی ئەو هەڵانە نەکەنەوە بە تایبەتی لە کەرتی خزمەتگوزاری لە عراق زۆرێک لە خراپی خزمەتگوزاری هەیە بە تایبەتی لە کارەبا کەمی بەرهەم هەیە تەنانەت لەسەر ئاستەکانی دیکەش ئاستی ژێرخان خزمەتگوزاری بە شێوەیەکی گشتی بەڕێز مەسرور بارزانی باش لەوە تێگەیشتووە ئاراستەی عەلی زەیدی دەبێ ڕاستکردنەوەی هەڵەی حکوومەتەکانی ڕابردوو بێت ئەمجا ئەزمموی سەرکەوتوی هەرێمی کوردستان بگوازێتەوە عراق کە ئەمە پشتەوانیەکی زۆری دەبێت نەک تەنیا لەسەر ئاستی سیاسی عراق بەڵکو خەڵک شەقام کە چاویان لە ئەزمموی سەرکەوتوی وەکۆم ئەزمونانەیە چاویان لەوێ و ئەزمونانە لە عراق جێبەجێ بکرێن بۆ ئەوەی ئەمانی لە هەڵەکانی حکوومەتەکانی ڕابردوو نەزاتیان بێ ژێرخانێکی باشتریان بێت بۆیە هەنگاوێکی زۆر باشە و دەبێ حکوومەتی فیدراالی دەست بەجێ ئەم ئەزمونە بگوازێتەوە. باشە دکتۆر یەک ژویزگەین هەرە گرنگن vê seredana Serokvezîr Mesrûr Barzanî encamdana kombonekî ye digel Serokê Encûmena Dadweriya Iraqê Fayiq Zêdanî. Yani aya ev kombona Serokvezîr Mesrûr Barzanî digel Encûmena Dadweriya Iraqê yani dibîte derçeyeka yasayî yan hewlden bû vedîtina derçeyeka yasayî û destûrî bû kêşeyên kevin wek mûçe, şayesteyên darayî, budce, maddeya 140 yani bi şîweyekî yasayî ev kêşe bêne çareserkirin û îtir tiştek nemînî bi nava kêşeyan û dûr bîtin ji mîzac û fişarên lanên siyasî. من پێم وایە دیداری نێوان بەڕێز مەسرور بارزانی و دکتۆر فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق نیازێکی ڕاستەقینیە بۆ چارەسەرکردنی کێشە یاساییەکان کە لە نێوان هەردوو حکوومەتدا هەبووە بە تایبەتی ئەو بڕیارانەی کە دادگای باڵای فیدراالی پێشوو بڕیارەکانی دەرکردووە بەڕێز دکتۆر فایق زێدان چەندین جار و لە چەندین گوتاردا ئاماژەی بە بڕیارە هەڵەکانی دادگای باڵای فیدراالی کردووە و تەنانەت لەسەر بابەتی فراکسیۆنی گەورەی پەرلەمان ئاماژەی بەوە کرد کە ئەمە هەڵە بووە و هەروەها لە بابەتی چەکی هاوتەریبی دەوڵەت ڕوونکردنەوەی هەبووە گوتێتی بڕیارێکی هەڵە بووە کەواتە ویستێکی لایەن بەڕێز مەسرور بارزانیەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە ڕووی یاساییەوە چونکە بڕیار لەلایەن دادگای باڵای فیدراالیەوە دەرکراوە ئەوەی پێوەستە بە موچە بە مادەی 140 شایستەکانی هێزەکانی پێشمەرگە تەواوی بابەتەکانی دیکە ئەمانە کۆمەڵێک شتن دەبێت دەمەتەقەی و گفتوگۆی لەبارەوە بکرێت و چارەسەر بکرێت پێشم وایە فایق زێدان ڕوو لە دانانی میکانیزمێک دەکات تا ئاسەواری ئەو بڕیارانە نەمێنێت کە لە بڕیارەکانی پێشوو کەوتوێتەوە هەنگاوێکی زۆر ئەرێنی زۆر گرنگش. هەربژیت جەناب دکتۆری دکتۆر ئەحسان شەمەڕی سەرۆکێ سەنتەرا هزرا سیاسی لە عێراقێ لە بەغداد گەلمە بووی دکتۆر گەلێک سوپاس ji بۆ ev têgeştinên cenabê te ez pêş rastim weke medyakarek ege axivînin cenabê te ew şiroveyên cenabê te hikûmeta Elî Zeydî wekû xwe cêbecê biketin îtir dibîte bihêztirîn hikûmet piştî nemana rejêma Bees heta niha çunku wekû cenabê te amajê pê diketin hêzbûna Herêma Kurdistanê hetmen hêzbûna Iraqê ye gelekî spas. Herbijît.